کوڕەکان چۆنن؟ هەموو شتێ باشە عەزیزان. ئەوە بە کتوپڕی شەش قسەتان بۆ وەکەم لەسەر تەربیەی سلێمانی، یا با بڵێم بێتەربیەتی تەربیەی سلێمانی. بەڕاستی قسەتان بۆ وەکەم. لە شۆ دەست پێ بکەم بە کورتیەکەی ئاوایە کچێک وازان خەڵکی کەرکک و ئەوانەیە هەساوە لە من ڤیدۆکەیم بینی تەبعاً لاسایی مامۆسایەکی کردوتەوە کەچی لە دوێنێ و پێرەوە تەربیەی سلێمانی ئەڵێ بە شوێن داعش و شتا گەڕێ ئەو کچە بدۆزنەوە ئەو مناڵە و لاسایی مامۆسای کردوتەوە ئەسڵ دەستی خۆش بە لاسایی کردوتەوە. ئەوە بوو کەوتم تۆ کابراایەک لە هێزی هەفتاوە هێناوە قوبا تاڵەبانی لە کوردە بە مدیری نازانم تەربیەی سلێمانی بەناوی نەژادە نازانم کێیە تۆ چەتەیەکت هێناوە لە یادداناوە کابرا بە حیاتی مامۆسا نەبووە بۆیە ئاوابی دەکاتەوە. ئای لەوە عەزیزی من خەڵک هەیە من بینیومە هەر لەو کوردستانە چەندین جار لاسایی جەلال تاڵەبانی کردوتەوە. باشە لەم ئەوروپایە لاسایی نازانم ڕوبەر ئەکاتەوە. ئەمە چه عیلمێکی تایە ئەم مۆزوعە لە لاسایی مامۆسا قەیچێکە مامۆسا چییە چ کارەیە ها کچێکی تازە پێگەیشتۆ پێم وایە مناڵیشە دەستیشی خۆش بێ زۆر زۆر جوان لاسایی مامۆسای کردەوە ئاسایی یەکەکە بەیانی زەرامێ پێیابێ لاسایی ئارام ئەحمە کاتەوە جە چییە ینی بابا لاسایی کاتەوە کاکە خۆ دنیا نەگۆڕاوە کەچی ئەم بەڕێوەبەری تەربیەی سلێمانی ئەوەندە بێ تەربیەتە لە دوێنێەوە ئەڵێ بە شوێن داعش ئاگەڕێ ئەبێ بزانین ئەو مناڵە کێ و بیدۆزنەوە و چۆشتی وای کردووە کورە بڕۆ هەی نەزانی گەمشە ئاخر یەکێتی ئەمانەی هەیە بۆیە حاڵی سلێمانی زۆر زۆر جوانە. جا ئەژدەن چی سلێمانی شاری ڕۆشنبیری و شاری ئەدەب و شاری هونەر کامەتە چۆن ئاوا بە شاری ئەدەب و هونەر و ڕۆشنبیری کاکە ها مناڵێک لاسایی مامۆسایەکە تۆ قەیچێکە کاکە ئەسڵن لاساییکردنەوە خۆی بەشێکە لە هونەر هەی تەربیەی بێ تەربیەتی سلێمانی لاساییکردنەوە بۆ خۆی هونەرە هونەر. باشە لە ئاسی دنیاە هەیە بە نمونە هەر لە کوردستانیشا من بینیومە گەنجێکە دائانیشێ لاسایی هەموو هونەرمەندەکانە کاتەوە بە عەلی مەردانەوە بە حەمە سەعەدیلانەوە بە ناسی ڕەزازیەوە بەکێوە لاسایی هەمویان ئەکاتەوە وەکو خۆی دەریەکە. ئەم کچێش هاتووە لاسایی مامۆسایەکەیەکە دەستیشی خۆش بێ کەچی لە دوێنێەوە بە دوایە گەڕن بیدۆزنەوە ئەوە لە چێ وەرە شێخ نەهرۆ بمێنێ ئەی هاوار سلێمانی تۆ چی بەسەر هاتەوە ئەرێ قوبا تاڵەبانی تۆ ماڵەکەتم ئاوا کە تۆ هەرچێک دگل نەبێ نایهێنی نزیکی ناکەیتەوە هەرچی تۆ ماڵە وەرە ئەی هاوار تۆ نەخوێنەوارێک گەمژەیەک لە هێزی هەفتاوە مامۆسا نییە بە حیاتی بهێنی لە سلێمانی بڵێ تۆ ئەم تەربیە بەڕێوە بەرە چۆش چی واوێ کاکە باش نییە لەبەرەوە هەموو کەسێ ئەبێ ئەوە بزانێکە ئەو مناڵە من دەستخۆشانەی لێەکەم زۆر جوان پێشی پێکەنیم بە دڵی خۆم زۆر جوان ئیشەکەی کردووە و لاسایی مامۆساکەی کردوێتەوە چۆن خۆی بایەوە مامۆساکەی ئەوەی کە سفر بێنێ ئەوەی ئەوە وا لە نەینووسێتەوە سفری ئێمێ کارێکی زۆر جوانی کردووە کاکە دەستی خۆش بێت بە دوا چی ئاگەڕێ کاکە تەقینەوەی کردووە پیاوی کوشتووە چی کردووە کاکە گیان لاسایی مامۆسا چییە کاکە ئێمە لە کوردستانە بەدەست مامۆساوی گیرمان خواردوو بە قوربانێ بم خۆ لە بیرمانە من خۆم تەلەبە بووم برا مامۆسامانە بۆ قەڵەمی خستە ئەم بەینی پەنجەوە ئەوای لێ کرد خەریب و پەنجەکانمان ئەشکا کاکە باشە قوتابخانەکانی سلێمانی و کوردستان کاتی خۆی ئێستا نازانم باش و بێیاننا ڕێک قەسابخانە بوو بۆ گیانی مناڵن کاکەجیان قەسابخانە بوو برا شەق نەما لە مامۆسا لە ئێمەی هەڵنایە لە قوتابخانەکانە سوکاتی لەما پێمان نەکا مامۆسا کاکە مامۆسا جوێنی ئەخلاقی پێ ئەدەین بە تەلەبەکانی کاکەجە خۆ لە بیرمانە برا ئێمە لە پێنجەن و لە سلێمانیا خۆم تەلەبە بووم بە قوربانێ بم باش نییە بێحورمەتی نەما پێمان نەکە کاکەجە مامۆسایە بوو کاکە ئاهاتە پۆلەکەەوە ڕێک ئەدوو نازانم ئیسرائیل هاتوو ئێستا گیان تەکێشێ ئەوەندە کە لە شەق و تووڕە و تڕۆ بوو بەڕاستی لەگەڵ ڕێزم بۆ مامۆسا باشەکە ئایلەوە ئەوا بووە کاکە ئێمە لە مەکتەب ڕامانەکە نەمان لەشی بۆ مەکتەب لە ترسی مامۆسا نەمان ئێرە من خۆم لە ترسی مامۆسا ناوەکەی نابە مەسا پیر بوو لە پێنجێنا ئەشوم بەیانی هاتمە دەرەوە بە هەفتە خۆمە جیۆ نەشم بۆ مەکتەب تاوەکو باوکم پێیزانم بابە نایرم بڕۆ مامۆسا شەقەوە شوێنەوە مامۆسای کاکە ئایدەوە ئەم مامۆسایە سوکاتیەکە کاکە بێحورمەتیەکە بە قورعان ئایدەوە نایرم بۆ مەکتەبەکە برا من ئەچم لێ دەرس لێ مامۆسایە شەقەوە شوێنە کاکە دار تێڵایەکی پێ تێڵاکاریمانەکە ئەی هاوار ئەوە کەی قوتابخانەیە بە قوربانتان ئایدەوە
بحرمتي نما مامۆستا بە ئێمە نەکات لە قوتابخانە لە دوایشە چیتان فێرکردنی هیچ ئەوەیە کە فێر بووین خوێندمانەوە فێر بووین لە کتێبەوە لە ئێوە هیچ فێر نەبووین بەڕاستی هیچ فێر نەبووین کاک ئەیتر بۆ شتەکان وا گەورە مامۆستا ئیشەکە ئەچێ مەکتەبەکات و مۆزەفە لە شوێنێکە دەست بە تەلەباڵێ پارەکەی وەرەگرێت و تەواو باش نییە ئینسان بەگشتی مقدسە باش نییە بەڵام ئەم مناڵە هیچ سوکاتی بە حرمەتێکی نەکردووە لاسایی کرد دەستیشی خۆش بێت ئیتر بۆ چییە دەبەرەوە ئەو مدیری بێتەربیەتەی کە گۆیان بری تەربیە سلێمانی ئەبێ بزانێ کە تۆ کەسێکی لە هێزی هەفتاوە هاتووی تۆ شەڕەنگێزی تۆ عەقڵ و فیشەکی تایە تۆ بۆ تەربیە نابێ ئینسانێک ئەبێ بە مدیری تەربیە بەڕاستی کە خۆی تەربیەتی هەبێ ئینسانی بێتەربیەت و نەزان و وەحشی نابێ برای شیرم من مامۆسام هەبوو لە پێ ئیشە ڕقم لێتی کاکە ڕقم لێتی برا ئەی هاوار ئای لەوە خۆ نەبێ ئەوە بن کاکەجیان گەنجمان هەبووە لەو تەمەنی کە تەلەبە بووین ئەزیزان باوەڕتان نەبێ سمێڵی تاشی بوو کەسی مامۆستا ئیشپان بەگوێ ئەوە تۆ سمێڵی لە هی نەچێت شتێکی لە کوسانە بەکارهێنە ناوەکەی ناڵم ئەمە مامۆستا بووە کاکە خۆت ئێمە مامۆستامان هەبووە ئەتیادی ئینسانی بە حرمەت ئەوە بەڵام مامۆستاشمان هەبووە بێحرمەت بووە لە حەقیقەتە ئایلەوە هەر بێحرمەت بووە بەڕاستی کاکە باوەڕتان نەبێ من دانم لەگەڵ مامۆستای هەر ناکوڵێ کاکەجیان ئایلەوە هەر لە خۆت بە شەق تێمان بەرەبوون ئێسەیش لە ئەوە دوولانە ڕۆژی ڕەبەقە بە شوێن ئەم مناڵە ئەسوڕێنەوە ئەبێ پێویستە ئەو مناڵە کچە بدۆزرێتەوە کە لاسایی مامۆسای کردووە و ئەبێ نازانم دادگایی بکرێت و ئەبێ نازانم وا بکرێت چۆن ئەوەکە کورەت با بەکارێکی زۆر هونەرمەندانەیە ئاسڵەن ئەبێ ئێوە زۆر سپاسی ئەو مناڵە ئەو کچە پسکۆلەیە بکەن کە ئەتوانێ ئاوا هونەرمەندانە لاسایی مامۆسایەک بکاتەوە دەستی خۆش بێ یاخوا لێرەوە هەتاکو کەرکووکە کوێ ئەو چاوانەی ماجەکەم باشە باو قورئانە مدیری تەربیە سلێمانی یەک شت بەرامبەر بەو مناڵە بکەن حتا 6 مانگێکە من یەکێکی ڕسواکەم حتا 6 دەنە مانگی ترم لە پاڤڵەوە لە قوبادەوە لە دار و بەتەوە ڕسواتانەکەم لەسەر ئەو مناڵە باشە ماستا و چیانە ئێتر کاتان ناگرم خۆشەویستان ئەوە ئێستا تەلەفۆنی خێرخوازێک تەلەفۆنی بۆ کردم وتی کاگەرام شتێکی ئاوایە چوا قسە گوتم کورە ئەی بەسەر ئەو چاوانم ئیتر سەری ڤیدیۆکەم کرد و بەیانی زانیارەکانم خوێندەوە بەڵام گوێم پێ نایوتم کورە هیچ نییە ئەوە چییە بە شوێنی ئاگەڕێن بە شوێن داعش ئاگەڕێ ئەمە چی کردووە وەڵای لاسایی مامۆسای کردوێتەوە والله لەو سلێمانی و پێنجێنەیە کاتی خۆی مامۆسان بینیوە قەسەم بەخوا پێویستە مەحکەمە بکرێت باشە مەحکەمە کرێت لەسەر ئەو هەموو شەقا ماڵتان ئاوا بێت لە پێنجێن بە وتارێکیش بڵاوم کردەوە دوای پێنجێنەکان تەلەفۆن بۆ کردن کاکە فڵانە مامۆستا پێنجێنی و پیر بووە تازە وازی بێنوتم باشە بابەتەکەم لابن ئەوە دەستی گرتوومەتە ئەو مامۆسایە قەسەم بەخوا 17 دانە پەرگاڵ یا بەدەستما جا پەرگاڵ هەبوو هینی ژووری مدیر بوو مدیرەکەمان ناوی مامۆستا ڕەجەب بوو بەڕەحمەت بێ باش نییە پشکۆلانەیە بوو لە پێنجێ پەرگاڵەکە گەورە بوو لە ژووری مدیر ئەویان پێکرد بۆ پەرگاڵە ئەو نەپان بوو ماڵە ئاوا بێ من مناڵێکی تەلەبەی سەرەتایی و ئالم بابەتان دەستی ئاوا گرتووم 17 دانە پەرگاڵی پێکەشەوەم هەر ڕقەمەکەیم لە بیرە بە قورئان لە بیرمە ڕقەمەکەی لە قوتابخانەی ناوشەخە من لە پێنجێن جا ڕێزم بۆ ئێوە هەیە مامۆساکە دارەکەی پیای کێشا جوێنێکم پێ ئەیە بە دایکی بە خوشکی هەر پیاکێشام ئەمەنەی پیاکێشام لە بیرمێ جا قژی هین بۆ قژی کاڵ و خاو بوو ئەوەی پیاکێشا بووم دارماڵتان ئاوا بێ ڕێک خۆی ئارەقی کردبووە حد داری هەر جوێنی ئەخلاقیم پێ لە دواییە هەستام هەچی جامی قوتابخانەی ناوشاخان هەیە هینی پەنجەرەکانی هەمووی شکان لە بیرم بێ لە دواییە فەسڵیان کردم بە هەزار بێنەوە بەرە باوکم چوو واستە و شتی کرد و وەریان گرتمەوە تۆ هەموو جوێنی پێم کاکەجیان بۆ دێمەی برا من مناڵێکم هاتووم تۆ فێرم کەی بێ تەربیەت تۆ فێری ئەدەبم کەی فێری ئەخلاقم کەی فێری احترامم کەی فێری ڕێز لە خۆی گەورەترم کەی فێری دەرس و ئەوەم بکەی تۆ هەر سوکایەتیم پێیەکەی یەکاکەجیان منش ئاواکەم بە قوربانم بەرحەڵ دەردەکانی ئێمە ئەوەندە زۆرە لەو کوردستانەیە ئازیزان هەرچێ بیرەکەم و ئەڵم خوایە گیان خوایە دەبا من با کوڕی ژنێک بوومایە لە بۆلەوی کاکە با لە ئەمیستەر دایک بوومایە کاکە ئەی هاوا تۆ بۆ لە سێمانی من دروست کرد خوایە گیان تۆ بۆ لە سێمانی من دروست کرد بۆ لە پێنجە دروستی کردم بۆ بە کورد دروست کردم ئەی هاوار کورە بۆ خاتی هەموو ژیانمان چەوسانەوە و بەدبەختی و چارەڕەشی بوو کاکە باش نییە
لەبەر ئەوە بەو مدیری تایبێ ئەڵێم بە یەکێتی و پاوەڵ و قوبات تاڵەبانی ئەڵێم سوێن بەخوا دەستی ئەو مناڵە خۆش بێ هی ئەو کچە ئەو چاوانەی ماجەکەم زۆر جوان لاسایی ئەکاتەوە یەکش بەرم ئەو کچە بکرێ